پاک و پیرۆز بوون بە پلە بۆ ئەوەی بەڕەوایی ئینجیل بژین پێویستە زیاتر و زیاتر هاوشێوەی ئیسای مەسیح بین. ئەو بڕگانەی پێشوو بینیمان کە پۆلیسی نێردرا و وێنەی زۆر توندی بەرامبەر بە ئەو کەسانە دەڵێت کە ڕێبازی بەدیان گرتووە و هەموو کلیسا وێران دەکەن و خەڵکی چاواشە دەکەن. بەڵام خێرا ڕوونی دەکاتەوە و دەڵێت هەرچەندە من بەردەوام بڵێم بەڵام دەبێ بزانن کە من هێشتا لە گۆڕانکاریە نەگەیشتومە تەواوی لە ژیانی مەسیحدا. جا ئەم وشانە دەڵێت و دووپاتی دەکاتەوە من ناڵم پێشوەخت هەموو ئەمەم بەدەستهێنا و پێی گەیشتوم، بەڵکو بە ئامانج دەڵێت کە نەگەیشتۆتە ئامانجەکە، بەڵام لێرەدا مەبەستی ڕزگاربوون نییە، بەڵکو مەبەستی ئەو حاڵەتانەیە کە چاوەڕێی دەکات. من ناڵم پێشوەخت هەموو ئەمانم بەدەستهێناوە یان پێی گەیشتومەتە ئامانج، بەڵام کۆشش دەکەم ئەوە بەدەست پێنم کە ئیسای مەسیح لە پێناویدا منی بەدەستهێنا. خوشکان و برایان، من وای دانانم کە بەدەستم هێناوە، بەڵام تەنها یەکشت دەکەم، ڕابردوو لەبیر دەکەم و بەرەو داهاتوو بەو پەڕی کۆششەوە هەنگاو دەنێم، بەرەو ئامانج تێدەکۆشم تاکو ئەو خەڵاتە بەدەست پێنم کە خوددا لە ڕێگەی ئیسای مەسیحەوە بانکێشتی بۆ کردوم لە ئاسمان. ئەو خەڵاتە چییە؟ ڕزگاری نییە، چونکە ئەو ڕزگار بووە و دەزانێ کە خۆی ڕزگار بووە، بەڵام ئەو خەڵاتە بێت بەدەست پێهێنرێت بۆ ئامانجی دڵسۆزی لە خزمەتەکاندا. ڕەنگە ئەوە بێت کە زیاتر و زیاتر دەبێتە هاوشێوەی مەسیح تا ڕۆژە بێت کە ڕێک وەک ئیسای لێبێت. لێرەدا دوو ئەگەر هەیە. یەکەم لەوانەیە خەڵاتەکان ببێت دەبینین ئەوەی پۆلیس بە تیمۆساوسی دەڵێت پێشەوەی بمرێت باسی خەڵاتێکێک دەکات کە ڕاست و دروستی بەرهەم دەهێنێت. تێکۆشانێک بڵێ تێکۆشان پێشبڕکەیەکم تەواو کرد، باوەڕەکەم پاراست، اینجا ئامانجی ڕاست و دروستیم بۆ دانراوە. ئەمە ڕزگاری نییە، چونکە ڕزگاری بەدەستی هێناوە، بەڵام بەم شێوەیە باسی ئامانجی ڕاست و دروستی دەکات. ئەوەی مەسیحی خاوەنشکۆ کە داوەری ڕاست و دروستیە ئەو ڕۆژە باسی دەکات، تەنها بۆ من نییە، بەڵکو بۆ هەموو ئەوانشە کە بەبەرۆشی دەرکەوت بن. ئەگەر پەیمانی نێ بخوێنینەوە ئەوا دەبینین کە باوەڕداران خەڵات بەدەست دەهێنن لەسەر دڵسۆزیان. لەوانەیە ئەو خەڵاتە یاخود ئەو ئامانجی ڕاست و دروستی لەبەر دڵسۆزی و چاوەڕێکردنی دەرکەوتنی ئیسای مەسیح بێت. بەڵام لەوانەشە مەبەستی تێکۆشانی ڕۆژانەی بێت، وەکو باوەڕدارێک کە زیاتر و زیاتر ڕزگاری بووە و هاوشێوەی مەسیح دەردەکەوێت و ڕەفتار دەکات. بۆیە مەسیح پێمان دەڵێت ئەوەی بە من دەڵێت من دەمەوێت بە پێی توانام هاوشێوەی مەسیح بم، پێشەوە بێنە لای خۆی ئەوا گۆڕانکاری لەگەڵیان تەواو دەبێت. لێرەدا کۆمەڵە هەستێکی تێکەڵاو هەیە لەلایەن پۆلیس لە نێوان بەزەیی و سۆز و لە نێوان تەواوی حەزەکانی خۆیان زۆر بە توندی یەکلاکەرەوەی دەڵێت لەگەڵ ئەوانەی کە لە کلیسادا گومڕایی و وێرانکاری دەکەن. زۆرم پێوتن ئێستاش بە گریانەوە دەیڵێن زۆر کەس بە شێوەیەک دەڕۆن درۆزنن و خاچی مەسیحیان لەسەر نییە. لێرەدا چەند هەستێکی تێکەڵاو دەبینین، بە توندی تووڕە دەبێت لەوانەی کلیسا گومڕا دەکەن، بەڵام لە هەمان کاتیشا بۆیان دەگری دژمنی خاچی مەسیحن. شتێکی لەو پەڕی خەمدایە سەرە ڕای پاڵنەرەکانیان و خۆپەرستیان. ئەوانە کۆتاییان لە ناوچوونە، شانازی بە شەرمەزاری خۆیانەوە دەکەن، بیر لە شتی دنیایی دەکەنەوە، بەڵام ئێمە هاوڵاتی ئاسمانین، بە پەرۆشەوە چاوەڕێ دەکەین ڕزگارکەر لەوێ بێتەوە. ئیسای مەسیحی خاوەنشکۆ ئەوەی جەستەی کەسی خۆی وێنەی لەشی شکۆداری خۆی دەگۆڕێت بە گوێرەی کارکردنی بەهێزی خۆی کە دەتوانێت هەموو شتێک ملکەزی خۆی بکات. لەوانەشە خەڵاتەکە ئەو گۆڕانکاریە تەواوە بێت. ئەوان ناگەنە ئەوە، بەڵام دەڵێ دەمەوێت بە پێی توانام هاوشێوەی مەسیح بم پێشەوەی جەستەی شکۆدار وەربگرم کە لە ئاسماندا پێمان دەدرێت. لێرەدا دوو ئەگەر هەیە. گرنگ نییە پۆلیس مەبەستی هەر یەکێکیان بێت، چونکە هەمان شت دووپات دەکاتەوە کە پۆلیس لە ژیانی خۆی تەرخانی کردووە بۆ ئەوەی ببێتە هاوشێوەی ئیسا مەسیح. ئەو خۆی دەڵێت من هێشتا تەواو نیم و نەگەیشتومەتە ئامانج. با پێداچوونەوەی بنەماکان بکەینەوە کە پێی دەڵێن پاک و پیرۆزبوون بە پلە. بۆ ئەوەی بەڕەوایی ئینجیل بژین پێویستە زیاتر و زیاتر هاوشێوەی ئیسای مەسیح بین. با دووبارە شێوەکانی پاک و پیرۆزبوون جەخت بکەمەوە لەسەریان کە باوەڕ بە ئیسای مەسیحی شکۆدار دەهێنن، پاک و پیرۆزیەکی تۆخ وەردەگرن. وشەی پاک و پیرۆزی واتە تەرخانکردن، بەڵام هەر پەیوەندی بە پاک و پیرۆزبوونەوە هەیە. کاتێک باوەڕ بە ئیسای مەسیح دەهێنن دەبێت لە بیرمان بێت لەگەڵ یادوین لە ئاسمان بە ڕاست و دروستی تەواو بۆ ئەوەی بەهۆی باوەڕمانەوە بە ئیسای مەسیح ڕزگار بووین. کەواتە ئێمە بە شێوەیەکی دۆخی پاک و پیرۆزین، نەک لەبەر ئەوەی هێشتا تەواوین، بەڵام
خدا لە ڕێی عیسای مەسیحەوە تەواومان دەکات. بەڵام دوای ئەوەی ڕزگاری باڵادەست دەهێنین، کردداری پاک و پیرۆزی بە پلش دەست پێ دەکات. پاک و پیرۆز بوون بە پلا واتە کە زیاتر و زیاتر ببینە هاوشێوەی عیسای مەسیح. ڕەنگە ئەما و خەڵاتە بێت کە پۆلس هەروە باسی دەکات و بۆمان جەخت دەکاتەوە. پاک و پیرۆز بوون بە پلا ئەوەیە کە زیاتر و زیاتر هاوشێوەی عیسا مەسیح بین تا ئەو ساتێک کە یەزدان بۆ ئاسمانی دەبات، بۆ ئەوەی لەگەڵ یەزدان بین و لەگەڵ مەسیحدا تەواو بین. ئەمە پێی دەڵێن پاک و پیرۆزبوونی بێکۆتایی، کاتێک عیسا دێت و تەواو دەبین و وەکو وێنەی بە تەواوەتی ئەومان لێ دێت. پرسیاری تێڕامان و پەیڕەوکردن لێرەدا ئەمەیە، سەبارەت بە پێگەیشتنی تەواو لە مەسیحدا بۆچی گرنگە کە هەموو باوەڕداران هاوسەنگی بکەن لە نێوان نیعمەتی خوددا و لە نێوان تواوانەکان و نێوان پرسیارەتیمان وەکو ئادەمیزاد. زۆر بەمان لە ژیانماندا بەرگریمان هەیە و پێمان وایە یەکێکین لە ئاراستەکان. سەبارەت بە پێگەمان لە مەسیحدا و ڕزگاربوونی هەتاهەتاییمان دوو لایەنێک هەیە. یەکێکیان پێی دەڵێن ڕوخسەت. ئایا هەندێک کەس دەڵێن من ڕزگار بووم، ڕزگاربوونم بەدەست هێنا و دەخوازم ئەوە بکەم کە دەمەوێت، هیچ شتێک لە خۆشەویستی مەسیح جیام ناکاتەوە، من هەموو ئەم گوناحانم بەردەوامی پێبەخشراون بە خوداوەتی عیسای مەسیح. ئەوەش ڕاستە، بەڵام باوەڕداری ڕاستەقینە ئەوەیە کە نیعمەتی خوددا قۆرق دەکات، بێگومان تووشی تەمبێکردنی خوددا دەبێت لەسەر ئەو ئاراستەیە. ئەگەر خوددا تەمبەی نەکرد ئەوە لە بنەڕەتەوە باوەڕدار نییە. بەم شێوەیە خوددا لە ڕۆحدا و لە شێوەی ئادەم کە خۆی دابینی کردووە هەرگیز خواستی خۆی بەجێ ناهێنێت. بەڵام ئەگەرێکی دیکە هەیە، ئەویش ئەوەیە کە هەوڵ دەدەم کردارەکانم بە ئەنجام بگەێنم بۆ ئەوەی ڕزگاریەکەم بپارێزم. ئەمە ژیانێکی مەسیحیە لەسەر بنەمای کردار. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە خوددا نایەوێ ئێمە تێبکۆشین بە ئامانجی پاراستنی ڕزگاربوونمان، بەڵکو دەیەوێت تێبکۆشین بۆ ئەوەی ببینە هاوشێوەی عیسای مەسیح بەهۆی ئەو ڕزگاریەی کە بە نیعمەت و بە باوەڕ بەدەستمان هێناوە. نیعمەت بەخششی خوددایە بۆمان و ڕزگار بوون، بەڵام لە هەمان کاتیشدا بۆ ئەوەیە کە فێرمان بکات چۆن بژین. ژیانمان بەپێی ئەوە بێت کە پۆلس بە تیتۆسی گوت، بەم موشانە کە لەو پەڕی بەهێزیدان نیعمەتی خوددا دەرکەوت و ڕزگاری پێشکەشی هەموو خەڵق دکات. ئەوەی کە فێرمان دەکات نکۆڵی لە خۆناناسی، لە خوانەناسی و لە هەوەسە دنیایەکانمان بکەین، بە ژیری و ڕاست و دروستی و لە خواترسی و لە خواترسیدا بژین لەم دنیایەدا. کەواتە نیعمەت فێرمان دەکات کە پۆلس بۆ خەڵکی ڕۆمای نووسی ئایا لە گوناهدا بمێنینەوە تاوەکو نیعمەت زیاد بێت؟ حاشا. لێرەدا قسەکانمان بە هەمان پیرۆزیەوە کە بە تیتۆس دەڵێ بیر دەکەوێتەوە. نیعمەتی خوددا دەردەکەوێت و ڕزگاری پێشکەشی هەموو خەڵک دەکات. ئەوەی فێرمان دەکات نکۆڵی لە خوانەناسی و هەوەسە دنیایەکانمان بکەین، بە ژیری و ڕاست و دروستی و لە خواترسی بژین، بەو دڵنیاییە لە چاوەڕوانی هیوای بەرهەمدارمان دەرکەوتنی شکۆی خودای گەورە و ڕزگارکەرمان عیسای مەسیح. بۆیە با بنەماکە دووبارە پێکەوە بخوێنینەوە، زیاتر لێی تێبگەین. بۆ ئەوەی بەڕەوایی ئینجیل بژین پێویستە زیاتر و زیاتر هاوشێوەی عیسای مەسیح بین.